پاش ونبوونی لە ئێوارەی ڕۆژی یەکشەممە 29 ئەم مانگە بەیانی سێشەممە تەرمی عەبدوڵڵا ساڵح جەمیل دۆزرایەوە. ئەو کە تەمەنی 21 ساڵە و تاقانەی حەوت خوشکە لەلایەن دوو لە هاوڕێیەکانیەوە بە مەبەستی چوون بۆ باخ دەبرێتە دەرەوەی کەلار و دواتر بۆ دزینی ئۆتۆمبیلەکەی دەیکوژن. بەوتەی کە سوکاری قوربانیەکە تاوانباران بە مەبەستی شاردنەوەی تاوانەکە تەرمی عەبدوڵڵای جوانەمەرگ لە شوێنێکی بەرزەوە فڕێ دەدەنە خوارەوە. گەنجێکی ئێمە بە ناوی عەبدوڵڵا ساڵح لەلایەن دوو هاوڕێ پەیوەندی پێوە کرێ ئەڵێن خۆت و سیارەکەت ئاچین بۆ ئەو باخانە بۆ سەفرە بۆ ئێوارە بۆ نان خواردنێک بەداخەوە ئەم دوو کوڕە هەستاون بە شەهیدکردنی ئەم کوڕەی ئێمە بە شێوەیەکی زۆر دڕندانە مەبەستیش ئامانجیش لە تیرۆرکردنی ئەم کوڕە تەنیا بردننی سیارەکە و هیچی تر لە ئارا نیە. شێوازی کوشتنەکەی توارفشێکی بەرکەوتە زۆر بەداخەوە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە دوای تەرمەکەیان هەڵگرتووە لە شیوێکەوە فڕیان داوەتە خوارەوە شیوەکە تەبەن دۆڵێکی قوڵە نزیکی چەند دقیقەی پێچێت تاتیانە سەرەوە تەرمەکە هێنن بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە. کاروخ عومەر ڕۆژنامەنووس و کە سوکاری قوربانیەکە باس لە زۆربوونی حاڵەتی هاوشێوە دەکات و پێی وایە دروستکردنی هێزی سەربازی ناپێویست کەوای کردووە چەک بکەوێتە دەستی هەموو کەسێک هۆکارێکە بۆ زۆربوونی ڕووداوی لەم جۆرە. دیارە من ئەمەوێ قسە لەسەرەوە بکەم بەداخەوە دۆخێک ژینگەیەک دروست بووە تێیدا ڕۆژانە گەنجەکانمانە بینی هەستەکەی هەمووی لەو ژینگایە. ئەوش پەیوەندی بە دروستبوونی ئەو جۆرە ملیشانە هەیە کە ئێستا لە ناوچەکە دروست بووە کۆمەڵێک هێزن لە دەرەوەی دەستگا ئەمنیەکان لە دەرەوەی موەسسەی حکومین کە حساب نە بۆ دەستگای ئەمنیەکەن نە بە حکومەتەکەن نە بۆ قانونەکەن کۆمەڵێک بەرپرسی لە ئاستی زۆر نزمدان ئەمانە ژینگەیەکیان دروست کردووە گەنجەکان هەمووی خولیا و وایان لێ هاتووە گرد لەو موەسسەیش نەبێت جۆرێک وا مامەڵەکە لەو موەسسەیە. عەبدوڵڵا کە تاخانەی حەوت خوشک بوو پیشەی پێشمەرگە بوو تازە هاوسەرگیری کردبوو دەیویست قۆناغێکی نوێی ژیانی دەست پێ بکات بەڵام نەیان هێشت خۆشیەکانی بەردەوام بێت. دوو تۆمەتبار کە هاوڕێی خۆی بوون بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بە مەبەستی تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەستگیر کراون. هارون ڕەشید کەناڵی ئاسمانی پەیام کەلار.